بۆ زۆرێک لە زیندوماوانی زەوی لەرزەکە چاوەڕوانی ئازارێکی بەردەوامە بۆ ئەو خۆشەویستانەیان کە هێشتا کەوتونەتە ژێر دار و پەردووی باڵەخانە دارماوەکان، ئەمەش لەو دەمەی تیمەکانی ڕزگارکردن و بەهاناچوون لەگەڵ کاتدا لە پێشبڕکێدان بۆ ئەوەی زیندوماوان بدۆزنەوە. İçeride 2 tane akrabamız mahsur kaldı, yani hala göçük altında. دوان لە کۆی چوار لە خزمانم کەوتونەتە ژێر دار و پەردۆکەوە هەتا ئێستا ناتوانرێت دەربهێنرێتە دەرەوە. هەر بۆیە ئێمە چاوەڕوان دەکەین، بەڵام نازانین ماون یان مردوون. ئێستا بە زۆری تەرمی مردووان دەردەهێنرێتە دەرەوە و ژمارەیەکی کەم بە زیندوی دەردەهێنرێتەوە. ئێمە چاوەڕوان دەکەین داوا لە هێزان دەکەم ئەمە بەسەر هیچ کەسێکدا نەهێنێت. بە 6 ڕۆژ دوای زەوی لەرزەکە تیمی گەڕان و ڕزگارکردنی ئەمریکایی زیندوماوێکیان هێنایە دەرەوە، ئەوەش وەک بەشێک لە هەوڵە ڕوو لە زیادبووەکانی جیهانی بۆ یارمەتیدانی گەڕان و بەدواداچوون. بەڵام بەهۆی ئەوەی پتر لە 7,000 باڵەخانە دارماوە و چەندانی دیکەش بە قەرکی ژیان تیاندا نەماوە، هەر بۆیە شوێنی نیشتەجێکردن زۆر گرنگە لەو هەرێمەی پلەی گەرما تێیدا لە ژێر سفرەوەیە. من داوای چادرێکم کرد، بەڵام هیچ کەس چادرێکی پێنەدا. من خزمەتی ئەم منداڵە هەتیوانە دەکەم. بەردەمی خانۆکەم بە تەواوەتی درزی بردووە. ئێمە دەترسین بچینەوە نێو خانۆکە. چەند شوێنێکن بۆ ئەوەی ڕۆیان تێبکەین، وەکو مزگەوت و خوێندنگە و هەروەها شوێنی پرسە. ئەمانە ئەو شوێنانن کە تیایاندا دەمێنینەوە. لە زۆرێک لە گوندە دوورە دەستەکان پلەی گەرما دابەزیوەتە 20 پلەی سەدی ژێر سفر و ئێستا ئەو گوندانە یارمەتیان پێدەگات. ئەوەش لە زۆر حاڵەتدا لە سایی گروپەکانی کۆمەکی خۆجێیەوەیە. هاوکات سووریای هاوسەی تورکیا ئەویش وا ئێستا کۆمەکی پێدەگات. گروپەکانی کۆمەکی مرۆیی ئاگاهی دەدەن و دەڵێن پێویستی بەو پەری یارمەتی هەیە لە پارێزگای ئیدلیبی ژێر دەسەڵاتی سەر هەڵداوان ئەوەی زەوی لەرزەکە وێرانی کردووە. دواکەوتن لە ڕادەستگەیشتن بە یارمەتیەکان هەروەها کۆمەکی مرۆیی بە سنووردار قەیرانەکە و دژوارەکانی زیاتر کردووە. ئەوەی کاریگەری دەکاتە سەر خەڵک لەوێ ئەم پێداویستە گرنگانەوە وا لە تەواوبووندان، هەروەها پێداویستی لۆجستی بۆ بەرگری مەدەنی وا لە بندێن لەوانە سوتەمەنی دیزل بۆ ئامێرەکان، هەروەها ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی هاوڵاتیان. لە تورکیا یارمەتیەکانی نێودەوڵەتی خێرایی بەخۆیانەوە دەبینن. لەو دەمەی حکومەت ڕوبەڕووی ڕەخنە دەبێتەوە بەهۆی سستی لە وەڵامدانەوەی بەرامبەر کارەساتەکە. ئەوانی لە نێو شێڵتەرەکاندا ژیان بەسەر دەبن بیر لە واقعێکی ئازاراوی تاڵ دەکەنەوە ئەوەی ڕوبەڕووی دەبنەوە. ئێمە لەگەڵ 4 خێزانی دیکە لەم چادرەدا دەژین. ئەمرازی گەرمکردنەوەمان نییە و هیچمان نییە. وەک دەبینن ئەمە هەموو ئەو شتانەیە کە هەمانە. زیندوماوانی زەوی لەرزەکە لە تورکیا و سووریا ڕوبەڕووی بنیادنانەوە دەبنەوە لەو دەمەی کە خاوەنی هژنین. ئەمەش هاوکاتی ئەوەیە زۆرێک لەوانە غەمبارن بەهۆی لە دەستدانی خۆشەویستانیان. بۆ دۆرین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.